من بەتەنیا نیشتمان نیم، من بەتەنیا ڕەچەشکێنی قورسە بەفری سەرڕێگانیم، من بەتەنیا دەنگی هەڵدانی بانگی مافیگەل نیم، من بەتەنیا لافاوی زبڵەبەری سەرشەقامی شار نیم. هەموو وەرن با پێکەوە ڕەچەی قورسە بەفر بشکێنین و دەنگ بۆ مافمان هەڵبڕین و فرمێسکی خەمی چاوەکانمان بکەین بە لافاوێک تا هەموومان لە دیری بێگانە ڕزگار بین و ببین بە نیشتمانێک. ئێرە مەهابادە، ئێرە قیبلەگای وەفادارانە، ئێرە نەزەرگای ئەویندارانە، نیشانە و ڕەمزی چۆکدانەدانە، ئێرە ئارامگای نەسلی سووری دوژمن بەزێنە، سمبولی بەرخۆدان و ڕاسان و خرۆشانە، ئێرە گڵکۆی پۆلێک ئەستێرەی درەوشاون، ڕووناکی ڕێی شەوگاری ئەنگوستە چاون، ئێرە مەزاری گیانبەخت کردوانی ڕێی سەرفەرازین، فیداکارانی پێشڕەوی ڕێگای ڕزگاری. نازلێ لێرە و لەوێ بەهاری کەی خاسەکەوێ هەرێ سێر ماچم لەوێ نای خەمانی وەشەوێ بەشێ خەکەی کانی کرد نای خەمانی وەشەوێ بەشێ خەکەی کانی کرد. بەرز و بەڕێز بێت یادی ئازیزی هەمیشە زیندوو، شەماڵ خەدیری پور گیانبەخت کردووی شۆڕشی ژینە. ڕۆژی چوارشەممە 28 شەهریوەری ساڵی 1401 شاری مەهاباد سیمایەکی تری بەخۆی کرد. ئەو ڕۆژە لاوان کچ و کوڕ وردە وردە لە گەڕەکەکان لە دەوری یەک کۆ دەبوونەوە و هەواڵی ئاخێزی جەماوەری لە شارەکانی تری کوردستان و ئێران دژی حکوومەتی پەت و سێدارە لە نێوانیاندا ببوو بەباس. هاوکات دروشمی ژەنجیان ئازادی بەرزکرایەوە و بە کۆمەڵ ڕێی شەقامیان گرتەبەر تا هاودەنگی خۆیان لەگەڵ خەڵکی ڕاپەڕی و لە شارەکانی تر بەرزکەنەوە. لە ڕێپێوان و دانی دروشمی شۆڕشگێڕانە هەردەهات و پێیان زیاد دەبوو. پاش ماوەیەک ڕێپێوان هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی کە خۆیان ئامادە کردبوو ڕێیان لێگرتن و زۆر وەحشیانە بە تەقەی ڕاستەوخۆ بەربوونە گیانی ئەو ژمارە لاوە کە ئومێد و ئارەزووە پێشێلکراوەکانی خۆیان لە بەرزکردنەوەی دروشمی ژەنجیان ئازادیدا دیتبەوە. بەرابەر بە پەلاماری هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی لاوانی تووڕە و یاخی لە ستەم و ناعیداڵەتی تەنیا بە بەردهاویشتن بەرگریان لە خۆیان دەکرد. لەگەڵ هەڵگریستانی شۆڕشی ژینە شەهید شەماڵ وەک زۆربەی نیشتمان پەروەرانی گەلەکەمان ڕێگەی شەقام و بەرخۆدانی گرتەبەر. ڕۆژی هەینی ڕێکەوتی 27 هەشتی 1401 کاتێک لە بەخاک ئەسپاردنی شەهید ئازاد حسەینپور دەهاتنەوە، دوژمنانی گەل و مرۆڤ بە تەقەی ڕاستەوخۆ شەماڵیان بریندار کرد و پاش ئەوەی 6 ڕۆژ لە کۆمادا بوو لە نەخۆشخانەی ورمێ ئێوارەی ڕۆژی جومعە 27 خەزەڵوەر دڵە گەورەکەی بۆ هەمیشە لە لێدان کەوت و بەرەو شاری مەهاباد گەڕێندرایەوە و هەر بەو شەوە و لە ژێر گوشاری هێزە سەرکوتگەرەکان و ترسنۆکەکانی ڕژیم لە گۆڕستانی باغی فردەوس بە خاکیان سپارد.
سپێدەی سەحەریان کە ئێستاش مەلاون لە خەودان و گزنجی هەتاو دەرنەکەوتووە بڕیاری وەستانی شەڕ و لە شوێن ئەویش ڕێژنەیەک ڕێکبارێک نیشانە لە دڵی پڕ لە ئەوینی دەگرێ سایەڵەی دەنجی خرۆشاوی لاوێک دێتە بەرگوێ مەرجێکی حەتمی لە چاوەڕوانیدایە و خوێنی سووری من نەمامی ڕێبازێک ئاو دێر دەکات کە موشتەی ئاسۆیەکی ڕوون داهاتوویەکی گەش و جیهانێکی نوێی پێیە. ژیانی شەماڵ وەک نێوەکەی گوڕوتینێکی تایبەتی هەبوو. کوڕێکی ئازا و لە بەردڵان لێو بە بزە و ڕووگەش خزم دۆست و مرۆڤ خۆشەویست بوو. لە ڕێکەوتی سیانزدەی هەشتی 1369 هەتاوی لە شاری مەهاباد چاوی بە دنیا هەڵێنا. شەهید شەماڵ لە بنەماڵەیەکی هەشکەسیدا هاتە دنیا و کوڕە چکۆلەی ماڵەوە. وەک هەموو منداڵێک چووە قوتابخانە و لە پۆلی سێمی ناوەندی دەستی لە خوێندن هەڵگرت. عەلاقەی بە مەکانیکی بوو، بۆیە خۆی لەو بوارەدا بە تاقی کردەوە و تا کۆتایی ژیانی پڕ لە سەربەرزی وەک مەکانیکێکی ڕۆحسووک دەناسرا. سەوداسەری شەهید شەماڵ بۆ خاک و نیشتمانەکەی وای کرد خۆی لە ڕیزەکانی شاخەوانی و ژینگە پارێزیدا ببینێتەوە و زۆر جار چریکەی دەنگی تێکەڵ بە هاژەی کوێستانی کوردستان دەکرد. کوڕە خۆشەویستەکەی ماڵەوە لە ناو شاریدا ڕێز و پێناسەی تایبەتی هەبوو. دەم بە پێکەنین و ڕووخۆش بوو لە ناو خەڵک و هاوڕێکانی. هەموو کات بە پێی توانای هاوکاری خزم و کەس و کاری دەکرد. لە مانگی گوڵانی ساڵی 1394 هەتاوی ژیانی هاوبەشی پێکهێنا و بەرهەمی ژیانی هاوبەشیشیان کچێکی ڕووگەشە بە ناوی سەنا. زۆر بەداخەوە شەماڵ ڕۆژی هەینی ڕێکەوتی 27 هەشتی 1401 دژمنانی گەل و مرۆڤ بە تەقەی ڕاستەوخۆ شەماڵیان بریندار کرد و پاش 6 ڕۆژ لە کۆمادا بوون لە نەخۆشخانەی ورمێ ئێوارەی هەینی 27 خەزەڵوەر دڵا گەورەکەی بۆ هەمیشە لە لێدان کەوت. ئەوەتەی ئاو هەیە ئەخی کێم ئەوەتەی تیخ هەیە قوربانی ئەوەتەی خاک هەیە بێ خاکم ئەوەتەی شاخ هەیە هەلۆرە بمەوە ئەوەتەی دار هەیە لێ ئەدرێم هەموو کات وا بیر دەکەمەوە کە تۆ توی بۆ شاخی و هەموو ئێواران چاوەڕێی وەی دەکەم بێەوە بیر لەوەی دەکەمەوە چۆن دەستی زاڵمی زەمانە توی لە من کرد بەغیرەت بە تۆ بۆ من هاوڕێی و هەواڵێکی ڕاستەقی نەبووی بەڵام سەربەرزم کە تۆ لە ڕێگای ئازادیدا گیانی خۆت بەخسترد منیش وەکو هەموو شتە شەهیدەکان شانازی دەکەم هاوسەری شەهیدی نیشتیمانم. ساڵێک بەسەر گیانبەختکردنی شەماڵ تێپەڕ دەبێت. لەم ساڵەدا گەلەیەک ئاڵ و گۆڕ لە ساحەی سیاسی ئێراندا ڕوویانداوە. شۆڕشی ژینا و ئاسەواری ئەم شۆڕشە لە ناخی ئەم کۆمەڵگایە ڕیشەی داکوتاوە. ترس و نیگەرانی کۆماری جەنایەتکاری ئیسلامی لە درێژەی ئەم ڕاپەڕینە بە تایبەت لە ساڵیادی گیانبەختکردنی شەهیدانی شۆڕشی ژینا و شەماڵ و سەدان کەسی تر دەرخەری ئەم ڕاستیان کە پێمان دەڵێن بێگومان ڕێگەی شەماڵ و هەموو ئەو کەسانە
کە بە دروشمی ژن ژیان ئازادی کەوتنە بەر تەقە و پەلاماری پارێزەرانی کۆنەپەرست ئیدامەی هەیە. هێزی ژن ژیان ئازادی خەریکە ڕێدەپێوێت تا بە تۆڵە سندنی خوێنی بە ناحەق ڕژاوی شەماڵ و ئەو سەدان تێکۆشەرەی تر ئاڵای ئازادی و بەرابەری لەسەر وێرانەکانی کۆماری ئیسلامی بەرزکاتەوە. بەرز و بەڕێز بێت یادی ئازیزی شەهید شەماڵ خەدیری پور و هەموو گیانبەخت کردوانی شۆڕشی ژینە شۆڕشی ژن ژیان ئازادی.